سێهەم جڵەوگرتنی نەفسی خۆمان. نەفس وەکو سیارەیەکە ئیستۆپی نەماوێ، تۆ هەر بەنزینی بدەیتێ هەرە ڕوا دوای بۆ ناگیرێتەوە، تۆ ئیستۆپت پێ ناگیرێت، لە لۆفەکانە ناتوانانی بەپێی قانونەکە بەپێی سەلامەتی و ئەمانی خۆت پێچکەیتەوە، ئەو کاتە خۆت حتمەن بە هەڵدێرا ئەدەیت وەرەگەڕی. نەفس وایە. ئەقڵ تابلۆکانی داناوەڵە تابلۆکان بخوێنەرەوە کە تۆ سیارەکە لێخوڕی، ئەقڵت ئەڵێ ئەم تابلۆیانە بخوێنەرە بە جۆرەی ئەم بڕۆ. حەزی گەنجێتیت و مسابقەی سیارە و شەڕەپاڵ و منافەسەی ئەو کابرایی تر و ئەوی تر جنێوێکی پێدای، ئەوی تر سیارەکەی لە پێش تۆە سەریع لێخوڕی، تۆژەڵی خۆ من کەرەشە لەم پێ نییە وەڵای بە پێشی کەوم. ئەمەیە گیانی کوێخایەتی، ئەمەیە گیانی دەرکەوتن، ئەمەیە هەوا و هەوەست کە زاڵە بێ بەسەر عەقڵەکە تا دوای تابلۆکانی مرۆر ناخوێنیتەوە. تابلۆکانی مرۆر ئەم ئایەت و قورئانن، ئەم قورئان و حەدیسن، هەمووی عەقڵی تۆی بزواندووە کە ئەمە ڕێگای بەهەشتە، ئەمە ڕێگایەکی ساڵحانەیە، ئەمە ڕێگای پێغەمبەرانە، ئەمە بگرە بەر. ئەمەی تر ڕێگای شەیتانە کە هەوا هەوەست بۆی جوان کردووی، شەیتان ڕێک و پێچی کردووە، تۆ نەکەوی توخنی ئەمان نەکەوی. جڵەوگرتنی نەفسی خۆ زۆر ضروریە، هەمومان هەرێکە لە عاسی خۆیەوە کە نەفسی خۆی بگرێتەوە بۆی کۆنتڕۆڵی کە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێت طوبى لعبد آخذ بعنان فرسه في سبيل الله أشعث رأسه مغبرة قدماه إن كان في الحراسة كان في الحراسة وإن كان في الساقة كان في الساقة. واتە ئافرین بۆ ئەو کەسەی جڵەوی ئەسپەکەی بەدەستەوەی و ئامادەی جیهادەکە لە پێناوی خوایە بیکە. یعنی ئامادە باشە، نەفسی ئامادە کردووە، ئیمانی ئامادە کردووە، عیلمی شەرعی ئامادە کردووە، ئەزانێت چەتە ژەر چه ئاڵایەکەوە، مەبەستی ئەو کەسەیە کە بەو شێوەیە خۆی پەروەردە کردووە ئامادەیە. ئەگەر چی قش بژە، قاچی خۆڵاویە، داماوێکی فەقیرۆکەیە، خەڵک ئەوە نایخوێنێتەوە، قیاسی بۆ ناکە. بەڵام ئەم پیاوە ئاخذ بعنانی فەرسی، حازری فەرمانی خوا و پێغەمبەری خوایە، تەوجیهێک بێ و تەنفیزیکە. ئەنجا فەرمێ إن كان في الحراسة كان في الحراسة وإن كان في الساقة كان في الساقة. يعني پاسەوانێتی پێ بسپێرن ئەیکا بەجددی ئەنجامیەدا کە بیشی خەنە ناو ڕەشۆکی عەوامەوە، هەروەکو ئەو ڕەشۆکی عەوام وایە. ئەوە نییە لوت بەرز بێ و مەغرور بێ و گیانی کوێخایەتێکە وای لێ هات کرد بێ وڵێ با من ئەمیری مەفرەزە بووم، من مەسئولی کەتیبە بووم، من ئەمیری ئەو جەبهەیە بووم، من ئەمیری سەد کەس بووم، من ئیمامی مزگەوت بووم، من مفتی بووم، من تەنزیماتمە بەردەڕێوە، من وامە کرد لەم گیانی کوێخایەتیانی کە بە ئینسانی دەرەبڕێەوە. لەبەرەوە ضروریە تۆ کە نەفسی خۆتت کۆنتڕۆڵ کردبوو، فەرمانی خوا و پێغەمبەری خواشت وەرگرتووە تەنفیزەکەی، ئاوا ئەتوانی گیانی کوێخایەتێکە لە خۆتە دەربێ. خوای پەروەردگار یارمەتی دەرمان بێ ئینشاءڵڵا. لە عەقەی داهاتووە حەول و قووەتی خوای گەورە باسی هەندێک نوقتەی ترەکەمەوە لە دەربارەی ئەوەی کە چۆن چارەسەری گیانی کوێخایەتی بکەین لە ناخی خۆمانە. خوای پەروەردگاریش نەمانداتە دەست نەفسی خۆمان. یا ڕەبی خوایە بە لوتف و ڕەحمەتی خۆت خوایە بە مەعیەتی خۆت بمانگرە خۆ. یا ڕەبی خوایە وەلمانا بە هەتا وەکو گومڕا نەبین و گومڕا نەکەین. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.